ماوەیەکی کەماوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن 12/5 ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو تێستێکمان کرد لەسەرەوە ئەزیزانی کە بەکاری دێنین خۆشبەختانە سەرکەوتوو بوون لە ناویشیدا کەرکووک زۆر باشیشەکانی بەڕێوە ڕۆیشت ئەم ڕۆژ بە هەمان شێوە تێستیشی تر هەیە بۆی تا ڕۆژی 12/5 بتوانین ئەو ئەجهزە ئەلکترۆنیانەی کە بەکاری دێنین لە ناویشیاندا جیهازی تەسریع نەتایج بۆی نەتایجەکانی ئەگەر کێشە و گیر و گرفتێک دەربکەوێ بۆی بتوانین لە ئیستاوە چارەسەری کەین و زاڵ بن بەسەری ئاوارەکان بەنسبەت ئێمەوە جێگەی بایەخی هەموو لایەکن بە تایبەتی ئەو ئاوارانەی کە با بڵێن بەهۆی چۆن دەرە تیرۆریستانی داعش شەوانی کە حەویجە تا ئێستا هاتوونەتە ئێرە ڕێگای گونجامان بۆیان گرتووە سەبارەت بە ئاوارەکانی شارەکانی تری ژەوانی کە لە دەرەوەی پارێزگای کەرکووکن بۆ نمونە ئاوارەکانی کەرکووک ئاوارەی مووسڵ ئەنبار ئەوانش بە هەمان شێوە ڕێگەی گونجامان بۆیان ئامادە کردووە لە پارێزگاکانی هەرێم لە ناو کەمپەکانی نازح لە سلێمانی هەولێر و شارەکانی تر شکات کراوە سکاڵا هەیە خروقاتە بۆ وێنە و تابلوی کاندید دەستکاری کراوە بە خراپی و ئێمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووی پێش سەردانەوە وێرە ژمارەیەکی زۆر لە کاندید و لایەن غەرامەکران کاندید بە 2 ملیۆن زیاتر لە 100 کاندید نەگەشتێتەوە ئاستەی خروقاتەکان کە خەڵکی تا دوور بخرێتەوە و لە کەرکووکیش پێم وایە لیستێکی زۆر لە ئەو خروقاتانە و ئەوانە هەیە ئامادە کراوە و ڕەوانەی مەکتەبی ئەنجومەن کراوە بۆ ئەوەی لێ بڕیار لێ بدرێ و بە هەمان شێوەش ئەوانش سزای باش